سڵاوی خواتان لێبێ. ئەوەی شایانی باسە بانگ کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر دڵی میلەتان، مسلمان بن یا نامسلمان. بەڵام ئەوە جێی سەرسوڕمانە کاریگەری بانگە لەسەر کەسایەتێ بەناوبانگەکانی هۆلیوود و کەسایەتی بەریتانی و خەڵکی وڵاتانی تر. ئێمە لێرەیە کاریگەری بانگ لەسەر چەند ئەستێرێکی جیهانی ئەخەینە ڕوو. سەرتا ئەچین لای ئەکتەری بەناوبانگی هۆلیوود مۆرگان فریمان کە بەیەکی لە ئەسێرە بەناوبانگەکان ئەژمێرێت لە چاپێکەوتن دەربارەیەکی لە فیلمە دۆکومنتاریەکانی دەڵێت یەکێ لە جوانترین دەنگەکانی جیهان و ئەوەی زیاتر ئارامی بەدڵە بەخشێت بانگی ئیسلامە کە بەم شێوەیە دەڵێت الله أكبر. یەکی لە ئەکتەرە جیهانەکانی تر لیام نیسۆنە لە چاپێکەوتنێکە لەگەڵ هیلین کە یەکێکە لە پێشکەشکارە بەناوبانگەکانی ئەمریکا دەربارەی ئەو فیلمی لە تورکیا وێنەی گرتووە ئەڵێت ئێوە زۆر گەشتەکەن بە وڵاتانە، ئایا ئەمە ڕاستە؟ بەڵێ بەشێک لە دیمەنی فیلمەکەت لە ئەستەمبول وێنەگرتووە؟ ئیستانبولی تورکیا. چۆن ئەم شارە جوانە دۆزیەوە کە زۆر جوانە؟ شارێکی زۆر جوان و سەرنجڕاکێشە لە کۆنا پێی وتراوە قوستەنتینیە. ئیستانبول دەرگایەکە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوادا بە درێژایی مێژوو لە ڕووی ڕۆشنبیریەوە دەوڵەمەند بووە. 4,000 مزگەوتی تایە. دەنگی بانگ لە کاژمێر 5 هەموو بەرەبەیانێک دەست پێەکە. من موبایلەکەم لەسەر کاژمێر 6 دانا بەڵام ئەو 5 خەبەریەکردم. هەفتەی یەکەم زۆری زعاج بوو. ئاەتوانیت لەگەڵی ڕابیت؟ بەڵام لەگەڵ هاتنی هەفتەی دووەمە ڕۆحت پەیوەسە بێ بەو دەنگەوە. دوایی بوو بە خۆشترین ئاواز بۆ لە خەوەستانە. من وێنەی فیلمم لە ناو ئەستەمبۆڵدا دەکرد. هەموو بەرەبەیانێک کاتژمێر 5 بانگ دەدرێت. کاتی گوێبیستی بچی دەکرد. لە هەفتەی یەکەمدا بەم شێوەیە هەردوو دەستم بە گوێشکەکانمەوە دەگرت. بەڵام لە هەفتەی دووەمدا زۆر بەلامەوە خۆش بوو. پاشان لە هەفتەی سێمدا هەستم کرد ئەو دەنگەم زۆر خۆش دەوێ. بیرم کردەوە ڕاستە ئیسلام چارەسەرە. کەسانی تریش هەن جگە لە ئەکتەرەکان. بۆ نمونە کیت هێمبڵ کە یەکێک لە پێشکەشکارە بەریتانیەکان زۆر بەناوبانگە و جەماوەرێکی زۆری هەیە. لە یەکێ لە بەرنامەکانی شەرق الئەوسەطدا ئەمە ڕوویدا. واو لەم کاتە جوانە لە هەموو لایەکەوە دەنگ دێت. بەڵێ 36 مزگەوت لەی کیلۆمەتر چاوگۆشایە هەیە. زیاتر لە 1400 ساڵە ئەم بانگە بەردەوامە. زۆر جوانە. وشەکانی هەمان ئەو شانەی سەردەمی پێغەمبەرن دوردی خوا لەسەر بێت. خەڵکەکە هەموو دوکانەکانیان دائەخەن و ڕوئەکەنە مزگەوت بۆ نوێژکردن. بەڕاستی دەنگێکی جادوویە. سپاس بۆ تۆ. شایانی نییە بۆ پەڕی دڵفڕەوانیەوە. بەڕاستی دیمەن و دەنگێک بوو بڕوان نەئاکرد چۆن دەروونم هۆگری بوو. کەمێکی دێ قورئان خوێندن دەست پێ ئەکەن. لەوانەیەکی لەوانە ئەو ئاەتانە بخوێنن کە باسی چیرۆکی عیسا و مەریەم ئەکەن سەلامی خوایان لەسەر بێت. ئەوە لە قورئاندا هەیە. سەیریکە چۆن دوکانەکان دائەخەن و ئەچن بۆ نوێژ. شاجوانی بەناوبانگی یوتیوب دیبورا گارسیا کاتێ سەردانی جدەی کرد بەم شێوەیە هەستی خۆی دەربڕی. ببوورە. زۆر کاریگەرە. سوپان بۆ خۆم زۆر کاریگەرە.